حزب لایەنە کوردستانیەکان لە کەرکووک داواکارن کێشەکانی کەرکووک لە ڕووی سیاسی و ئیداری و ئەمنی و خزمەتگوزاریەوە چارەسەر بکرێت. لایەنە کوردستانیەکانی کەرکووک لە بەرگەی مەڵبەندی یەکگرتو و کۆبوونەتەوە پەیامیان بۆ سەرۆکایەتەکانی عێراق و نەتەوەیەکگرتوەکانە کێشەکانی کەرکووک چارەسەر بکرێن. کۆبوونەوە دیارە جەختی کردەوە لە بەڕیاردان لەسەر ئەم خاڵانەی لای خوارەوە یەک لیژنەیەک دروست کرا بۆ بەستنی کۆنفرانس بۆ کات و وادە و کارنامەی کۆنفرانسێک بۆ حزب لایەنە کوردستانەکان لە شاری کەرکووک. دوو لە سەروبەندی دروستکردنی حکوومەتی نیوەی عراقیدا حزب لایەنە کوردستانەکان داواکارن کورد یەکڕیزی بپارێزێت و ئەو یەکڕیزیەش بێتە هۆی چارەسەرکردنی سەرجەم کێشەکانی کەرکووک و دەوروبەری کە لە دوای 16 ئۆکتۆبەرەوە دەبینرێت کۆمەڵی کێشە و گرفت دەرهاویشتەی ئەو ڕووداوانن لێرە وەکو نەتەوەی کورد و لایەنە سیاسیەکان لای نیگەرانن. خاڵی سێەم داوا دەکەین لە ئیدارەی خۆجەیی شاری کەرکووک وەکو حزب لایەنە کوردستانەکانی شاری کەرکووک کە ڕەوشی خزمەتگوزاری لە هەموو بوارەکانە لە ئاستێکی خراپدایە باشتری بکە. یەکێک لە داخوازیە سەرەکیەکانی لایەنە کوردستانیەکان لە کەرکووک دانانی پارێزگارێکی کووردە لە شارەکە. لەدا 2023 پۆستی پارێزگاری کەرکووک پشکی کورد بووە ناو کوردشا پشکی یەکێتی نیشتیمانی کوردستان بووە کە پێشتر لە ئیتفاقیەکی استراتیژیە لە نێوان پارتی و یەکێتیە کراوە بە ئیسحاقی خۆمان دەزانین و ئەو بابەتە ئێمە ئیسکاتێ نە مساومەی لەسەر دەکەین و نە واسی لێهێنین. دیارە ئێمە هەموو بە ئومێدی ئەوین کورد لە بەغدا یەکریز بێ ئەو یەکریزیەی بەغدا بێتە هۆکارێ بۆ ئەوی یەکریزیەکە ڕنگدانەوە هەیە لە شاری کەرکووک پارێزگارێکی کورد بۆ شاری کەرکووک دیاریکرێ بۆیە ئێستا ئەوەی پست هەستی پێ دەکەین کە لە بەغدا لایەنی سیاسی خەریکە درست دەکاتە ریزی کوردیەوە. ئومێدەوارین ئەو درزەی کە لە بەغدا دروست دەکرێت نابێت لە کەرکووک ڕنگدانەوەی هەبێت دیسانەوە لایەنێکی سیاسی پارێزگاری کورد و بەرژەوەندی باڵەکانی خەڵکی کەرکووک بکا بە قوربان بەرژەوەندی حیزبی. گرنگە ئیتر کورد لە بەغدا بەپێی کورسیەکانی کەرکووک قسە لەسەر کێشە ئیداریەکانی پارێزگای کەرکووک بکات و پێویستە جارێکی دیکە ئیدارەی کوردی بگەڕێتەوە بۆ ئەم شارە و کار لەسەر ئاساییکردنەوەی دۆخی شاری کەرکووک بکرێت و لە ئێستادا دەرفەتێک کاتۆتە پێشەوە بۆ ئەو گۆڕانکاریە ئەنجام بدرێت و هەوڵ بدرێت پارێزگارێکی کورد بۆ پارێزگای کورددا بدرێت. خواست و داواکاری شەقامی کەرکووکە شان بەشانی و گۆڕانکاریانەی کە لە پەرلەمان و حکوومەتی عێراق دەکرێن بە پێیانجامی هەڵبژاردنەکان هەمان گۆڕانکاری پۆستی پارێزگاری کەرکووکش بگرێتەوە کە ئێستحقاقی کووردە بە پێیانجامی هەموو هەڵبژاردنەکان کە لە دوای پرۆسی ئازادی عێراقەوە لە پارێزگای کەرکووک ئەنجام دراون. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.